لەسەر ماف و شایستە داراییەکانی هەرێم لە چوارچێوەی دەستوردا من لە ستۆدیۆ میوانێکم هەیە دکتۆر سەردار قادر پسپۆڕی یاسایی و دەستوری دکتۆر بەخێر بێن ستۆدیۆی کوردستان 24 دکتۆر جۆمان لەو راپۆرتە بوو ئاماژەی بە کۆمەڵی خاڵ کرد بەس من دەمەوێت لە جەنابێ بپرسم بەگشتی ئەو بەرگە و مادانە چی لە دەستوری عێراقیە کە لەگەڵ ئەم بابەتی نەناردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو ماف و شایستە بۆ خەڵکی کوردستان یەک ناگرێتەوە. یعنی ئەمە بێت دوو هەڵوێست جیا بکەین ئەوەی کە حکوومەتی عێراقی فیدرالی ئەیکا بەرامبەر بە هەرێمی کوردستان. یەکەمان ئایا ئەو بڕیاری کە لەم فترای خەڵک بە تەمای موچە بوو یەکسەر دەرکرا بڕیارێکی دروست و گونجاو بوو، ئایا هیچ جۆرە دانوستانێکە بوو، ئایا پێشتر ڕێکوتن نەبوو، یعنی ئیعلانکردنی حربێک بەرامبەر بە گەلێک کە 6 ملیۆن ئۆندێ لە هەرێمی کوردستان ئەژی و بە تەمای مناسبەیەکی جەژنە، ئەمە ڕێک ئەوە دەرئەخا کە بەڕاستی ئەم بڕیارێکی سیاسیە و چەند گروپێک لە ناو چوارچەوەی هەماهەنگی دژ بە هەرێمی کوردستان دەریان کردو مەبەست موچە نییە بەسەوەدا مەبەست کۆمەڵی اعتیباراتی سیاسی زۆرە لە پرتاوێکە ئەوە هاتوۆتە سەر مێزی گفتوگۆ. دووهەممان شت ئەوەیە کە ئایا ئەوەی کە حکوومەتی فیدرالی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەپێی دەستور و ڕێنماییەکان و بەپێی بودجە و بەپێی میساقی نەتوێگرتوەکان و بەپێی ڕێککەوتنامە و هەموو ئەو بەڵگەنامەی دەوڵەتانی هەیە ئەگونجێ بەرامبەر بە گەلێکەوە بکرێ بێگومان نەخێر ئێمە خۆمان لە عێراق وەک خطاب بۆ گوتارێکی سیاسی حکوومەتی عێراقی کە کۆمەکی کۆکاتەوە بۆ غەزا بڕێک لە پارەکەی ئەبڕێ بۆ ئەوەی بینێرێ بۆ هاوکاری بۆ لوبنان و بۆ غەزا بە شێوە بە ئەمریکی حکوومەت بەڵام لەو سەرەوە ئەبینی تریلیۆنێک ئەبڕێ لە گەلێک لە موچۆ لە بژەی خۆی دەکات. ئێمە بە تەحدیدی من خۆمەک دراسەیەکی شخصی خۆم ئەمە ئەو 55 مادە نییە کە ئێمە لە کاتی ڕفراندۆمە باسمانە کرد من لە دراسەیەکی تایبەتی خۆمان نزیکی ساڵێکە بێ کردومە بۆ مەوزوعە حکوومەتی عێراقی لە 54 شوێنی دەستوری عێراقیە کە ئەگاتە نزیکی 33 مادە بەپێی دەستوری عێراقی کە 54 تایبەت بابەتەکە حکوومەتی عێراقی ئەوەی کە پێویستە بەرامبەر بە هەرێمی کوردستان وەک دابینکردنی شایستەیەکی ژانێکی شایستە بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەیکردووە پێشێلی کردووە. بۆیە ئەمانە هەمووی وا ئەکا کە ئێمە لە عێراقا بەڕاستی لە ڕووی ئیجراعاتەوە لە ڕووی مافەوە وەک مواطنی دەرەجە دوو حسابمان بۆ بکرێنەوەی ینی بۆ نمونە کاتێککە من دێتە سەرموچە ئەبێت چاوەڕێ بکە مواطنی دەرەجە یەک لە 15 لە پارێزگاکانی تری عێراق موچەوەر بگرێ ئەنج من موچەوەر بگرم. ئایا ئەگەر دوای ئەوە موچە نەما نەختینە نەما ئەو کاتە معاشی بن ئەکوێتە مەترسی و بیانوێکی سیاسی بۆ ئەهێنرێتەوە کەواتە ئەو ڕفتارەی کە ئەکرێ بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان لە ڕووی دەستور و لە ڕووی ئیجراعات و تەعاملی سیاسیەوە بریتیە لە ئەو مامەڵەیە کە لەگەڵ هاوڵاتیەکی دەرەجە دوودا دەکرێت مەهما یکون خلافات هەبێ لەسەر ئاسی ئیجراعاتی دارایی و مالیەکە. باش هەر موچە نییە هەر بابەتی موچە نییە کە لە دەستور پێشێ لەکرێت بەرامبەر بە هەرێمی کوردستان. من ئەوەی کە دەڵم 54 بابەت تایبەتە بە دابینکردنی ژانێکی شایستە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێجگە لەو مادانەی ترکە ینی ئەگەر کۆی مادەکانی پێشەلکردن بەرامبەر بە هەرێمی کوردستان حساب بکەی ینی لە 70 بۆ 80 مادە دەکات کە ئەو ئامادە نییە لەسەر بنەمایەکی فیدرالی تەعامل لەگەڵ تۆ بکە. بەڵام بە جۆرە لە جۆرەکان یاریەکیان دروست کردو خەڵکی ئێمە زیاتر بە موچەوە مەشغوڵ بکەن ئەوان لەولاوە بۆ خۆیان سەرقاڵی ئیشەکانی خۆیانە ینی ئەویان لەبیر خەڵک بردوێتەوە کە جەنابێ باسەکەی 54 بابەت لە 33 مادەی دەستورە تایبەت بە دابینکردنی ژیانێکی شایستە. زۆر جار لایەنە سیاسیەکان قسە لەسەرەوەکەن کە ئەم پرسێکی سیاسیە ینی پرسێکی یاسایی نییە لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانە یان خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی بۆ ئێمە بەس بڵێن حکوومەت ئەم پرسە ئەگەر یاسایی نییە پرسێکی سیاسیە چۆن چارەسەرەکرێت ینی چۆن ئەکرێت چەندین جار هەوڵدراوە بەڵام هەوڵەکان ئەوەتانی ئاکامەکەی ئەبینین لە پڕ بارودۆخەکە ئەگۆڕێ بە شێوازە لە شێوازەکان چارەسەریەکە شوێنی خۆی ناگرێت چی بکرێت بۆ ئەوەی ئەم پرسە شوێنی خۆی بگرێت. دوو اعتباری زۆر سەرکیمانەیە کە لە عێراق بەردەوام لە مراوەحەدا یەکەم ئەوەیە بەغا بە هیچ شێوەیەک ئامادەنی وەک هەرێمێکی فیدرال تەعامل لەگەڵ ئێمەدا بکە ئەو شایستە دارایی و سیاسیانی کە هەمانە لە دەستورە دیاری کردووە
کە ئێمە بەردەوام جەخت لەسەر ئەو بابەتاکەینەوە کە ئێمە پابەندین بە دەستور و یاساکانی عێراق بەڵام ئەوان لە هەمان کاتە ئەو تعاونە لەسەر بنەمای فدرالی ناکەن ئەمە یەک دووهەم ئەکەوێتە سەر ئەوەی هەر هاوکێشەیەکی سیاسی دروستە بێ هەر گۆڕانکاریەک دروست ئەبێ داوە لە من ئەکای یا لەگەڵ منی یا تۆ دوژمنی منی ئەوەی کە ئێستا ئەخڵقێ بەرەنجامی ئەو گۆڕانکاریانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە ئەیانێ ئەو پەیامە بە هەرێمی کوردستان بوترێ کە ئایا ئێوە لەگەڵ ئێمە هاوڕان هاوتەبان یاخۆ ڕایەکی ترتانێت تایبەت کۆمەڵە جوڵەی سیاسی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئێستا لەسەر ئاستی دیبلۆماسی و لەسەر ئاستی پشتیوانی نێودەوڵەتی ئەمە وای کردووە ئەوان زیاتر بۆ بابەتە نیگەران ببن بۆیە کاتێک کە عامبەری لەوانەیە بەیانی بگاتە هەرێمی کوردستان و لەگەڵ حەیدەر عەبادی و کۆمەڵی سەرکردەی تر ئەیانوێ کۆمەڵی پامیان پێ تێبگەن هەرێمی کوردستان لەکوێی ئەم گۆڕانکاریانەدا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست بووە بۆیە گرفتەکە ئەوەیە ئەگەر بە هەرێمیش بمێنیتەوە لە چوارچێوەی عێراقدا دەبێت لەژێر سایەی ڕکێف و ئاراستەی مندابی نەگوەک هەرێمێکی فیدرال کە لە دەستورە مافی پێدراوە بۆیە دوو اعتیبارە هەمیشە لە کاتی ڕووداوەکاندا دووبارە دەبێتەوە نایە چوارچێوەی هەماهنگگی باز لەوە ناکە کە تۆ لەگەڵ ئەمریکایە عقدت کردەوە بۆیە کەمترین گرفت لە سەبارەت بە گرەبەسەکان لە ڕووی یاساییەوە بوو بۆیە گرفتەکە ئەوەیە کە ئەوان لەو جوڵە سیاسی هەرێمی کوردستان نیگەرانن ئەمە وای کردووە کە بەردەوام بە دوای شتێکا دەگەڕن ئەمە سەرڕای ئەوەی کە کۆمەڵی ئەتیباراتی سیاسی هەیە وە کوردواری خۆمان ئەڵێ کە خۆیان لەناو خۆیاندا هەیەانە لەگەڵ زەربەدانێکە لە سوودانی و ڕوخاندنی حکوومە و لێسانەوەی متمانە هەموو ئەم شتانە وای کردووە خەشی خۆیان یەکی ئەتیباراتەکان بە ئێمە بڕێژن چونکە ئێمە یەکێکن لەوانەیە کە پشتیوانی سوودانی ئەەکەین و لەگەڵ ڕەوتە سیاسەکەی داین کە ئەی هەبێ هەژمونی ئێران لە عێراقا کەم بکاتەوە چونکە خودی چوارچێوەی هەماهەنگی لە کۆی 23 وەزارەتەکە 12 وەزارەتی هەیە یعنی قسەی ئەخیر لای چوارچێوەی هەماهەنگیە بالذات 4 وەزارەتەکە کە لای مالکیەکە نەوتە تەختیتە دارایی ئەمانە یعنی ئەوەی کە کراوە ڕێک بڕیارێکە کە دەرچوێت لە ڕووی مالکی و لەلان قەیس خەزعەلیەوە بۆ ئاراستە بەرامبەر بە هەرێمی کوردستان بۆ یەشتەکە لەوەدانی ئەتیباراتێکی مادی هەبێ یاخود ئەتیباراتێکی قانونی مالی هەبێ لەبەرەوە ئەتیباراتە سیاسیەکان زۆرترن لەوانەیە ئێمە کەس نکولی لەو جیاوازیە یاخود ناکۆکیە مالی و دارایانە ناکە لەگەڵ هەرێمی کوردستان کە حکوومەت فدرال هەیەی بەڵام لە هەمان کاتە ئەوەی کە ئێستا ئەگوزارێ ئەتیباراتەکان زیاتر سیاسین زیاتر پارسەنگی ململانی ناوچەی و ئێران و ئەمریکا و خۆیانن تەنفیسەکە لە ئێمە دەرەکەن بە دادگای فیدراڵی لە شوباتی 2024 بڕیارێکی دەرکرد بڕیارێکی وەلایی دەرکرد کە ڕایگەیانە بێت بابەتی شایستە و موچە لە ململانە سیاسیەکان هەر ئەوەی کە جەنابە باسیەکەیت دوور بخرێتەوە بە تایبەتی لە هەردوو خاڵی 13 و 14 پێم وایە 12 و 13 پێم وایە ئەی ئەمە ئێستا عێراقیکە کە بیانوەکەی وەڵانە ناردنی نەوت و کۆمەڵی بابەتی دیکەی پێوە بەستوێتەوە ڕێک نەکەوتن لەسەر یاسای نەوت و ئەم شتانە ئەمە چەندەچێتە ئەو خانەی کە جەنابە باسیەکەی یعنی ئێستا ئەگەر بێت و باس لە ئەو بڕیارە بکرێت ئێمە بڕیارێکی وازەحمان هەیە لە محکەمەی فیدرالیەوە لەگەڵ هەموو ئەو تێبینیانەی کە ئێمە هەمان بوو لە سەر بودجە في نەتیجە ئێمە بەو بودجێ ڕازی بووین بەڵام گرفتەکەوە بۆ 2025 هیچ شتێکی وازەح بە پێی خشتە بۆ بودجێ 2025 عێراقا نییە واتە گرفتەکە لە مادەی 20 بودجەکە هەیە کە هەر خلافێک لە بینی هەرێمی کوردستان بوو ئەگەر ئەو ڕێی لەسەر نەبوو بیانەکانی من ناخورێ ئەنی ناخوا من هیچ شتێک بڵم دواتر ئەوەی کە ئێستا ڕوئەدا لە بەغا بەرامبەر بە ئێمە ئەمە ئەوە ئەگەیەنێ کە خودی وەزارەتی دارایی جۆرێک لە تەفسیرێکی تایبەتی هەیە بۆ بڕیارەکەی محکەمەی فدرالی و ناتوانە پێوەی پابند بێ ئەمە ئەگەر بێت و بڕیارەکەی دادگای فدرالی بێ بە سەریحی باس لەو بابەتە دەکات بەڵام لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا محکەمەی فدرالی لەم ڕۆژانە بەپەلە ئەتوانێ بڕیارێکی وەلایی لەسەر ئەو مەسلەیە دەرکات کە زیاتر تەرکیب کاتەوە لەسەر ئەو دروشمەیەکە هەیە یاخود جۆرێک لە پانتاییەکی سەڵاحەتی داوە بۆ وەزارەتی مالیە کە لەسەر ئەوەی کە دیکا بڕوە بۆیە سەر لە نوێ ئایا پرسیارەکەوەی ئەگەر هاتو ئێمەی کورد هاتین
دعوایەکمان ڕەفع کرد لە محکمەی فیدرالی سەبارەت بەوەی کە تێکەڵکردنی اعتیباراتی سیاسی بە بژێوی خەڵک ئایا محکمەی فیدرالی ئەتوانێت لەو مۆزوعە بڕیارێکی دروست بدە گرفتەکە ئەوەیە ئەمەش جێشکە بەڕاستی بۆیە تاکە چارەسەر بۆ ئەم بابەتە ئەوەیە ئەبێت لە قۆناغی یەکەمدا بە مەسائلی سیاسی بەڕێکەوتنی سیاسی چکە لە هیچ شوێنێکی اعتیباراتێکی قانونیدا جێگەی نابێتەوە ینی جێگەی ئەوە پاکتاوکردنێکە بێ ئەشێ بەپی مروری زەمن ئەم پاکتاوکردنە چارەسەر بکرێ بەس ئەمە نیشانی ئەوە نییە کە تۆ ئیعلانی خۆگەر بێت و هەژمانگ موچەنەدا بە من بازرگانی نەبێت نەود نەڕوە مثلا من نتوانم ترێلێک تەماتە بنێرم بۆ جنوب بازرگانی بکەم مریشک نەنێن کەواتە ئەمە جۆرێکە لە تۆمەتێکی ئەمەی لەگەڵ داعشان نەکردووە کە موسڵی داگیر ئەمە یەکێکە دەبێت ینی دژە مرۆڤاتی کە لە قانونی جینایی نێودەوڵەتیدا باسی دەکات ئەمانە تەبان لە هەمووی لە مەسلەی میساقی نەتوێگرتوەکانە لە مەسلەی جارنامەکانی جیهانی مافی مرۆڤە لە مەسلەی ئێمە ڕێکەوتنامێکمان هەیە بۆ مافە کۆمەڵایەتی و ئابوووریەکان ساڵ 1966 ئەمانە هەمووی بێژگەر بەو مادە دەستورانێک کە ئێمە باسیەکەن هەموو لەمانەیە من کە دراسی کتابەتم کردووە بەڕاستی حکوومەتی عراقی پێشێ لەمانی هەمووی کردووە کەواتە ئیتیفاقە سیاسەکە گرفتەکە ئەوێ خاڵێکی جەوهەری تریشێ چۆن ئێمە ئەگەر پشتیوانی نێودەوڵەتی نەبووایە وەزعمان زۆر خراپ بوو لە عێراقا نەکرد مواطنی دەرەجە دوو بەڵکو حکوومەتی هەرێم نەدەما بەڵکو پارێزگایەک تەعاملیان لەگەڵا کردی لە هەمان کاتە ئەو بڕیارە سیاسیەی کە لە عێراق دەدرێت بڕیارێکی نیشتیمانی نییە یعنی ئەگەر هاتوو پارسەنگی دانوستانەکانی ئەمریکا و ئێران بە شێوازێکی ترکەوتەوە دەبێت من لێرە موچەم پێ نەدرێ ئەنی ئەمانە هەمووی وای کردووە کە وەزارەتی دارایی من قەناعەتم وایە وەزارەتی دارایی ئەم بابەتە بابەتێکی میهەنی نییە بابەتێکی یاسایی نییە خۆی کردبێتی بەڵکو لەژێر فشارێکی سیاسی یاخود بالذات مالکی لەگەڵ قەیس ئەزەلیدا کراوە و هەدەفیش تەنها هەر نەناردنی موچەنیە بەڵکو دروستکردنی ئەزمەیەکە لە عێراقدا بۆ ئەوەی سوودانی ئەگەر نەچێتە ژێرباری مەرجەکانی ئەوان حکوومەتی عراقی بڕوخیاندرێ ئەو کات حکوومەتێکی ئینقاز دروستەکرێ بە سەرپەرشتی مالکی و ئەو کاتەش جۆرێک لە هەڵبژاردن بۆ عێراق دروستەکەن کە شەریعەتی حەشتی شەعبی لە عێراقا نوێ بکاتەوە زۆر باش ئێمە ئەگەر بڵین بەسڕە کێشەیەکی هاوشێوەی لەگەڵ ناوەندا هەبێت ئەکرێت موچەی خەڵکی بەسەوە بڕیان ئەتوانن بە هەمان شێوەی تەعامل لەگەڵ هەرێمی کوردستانەکەن لەگەڵ ئەوانیشی بکەن دەکرێت لە دەستورە دەکرێت باس لەوەگرێت کە خلافێک دروست بێت لە نێوان هەرێمەکانە لەگەڵ حکوومەتی فیدرالی چی اختصاسیەتی محکمەی فیدرالی ئایا ئەو ئیجراتە یاساییە نەکراوە بێگومان کراوە ئایا لە هیچ شوێنێکی دەستورە لە هیچ شوێنێکی موازنەیە باس لەوە کرێ ئەگەر بێت و خلافێک کەوتە نێوان هەرێم و بەغاوە ئایا ئەتوانرێت شایستە داراییەکان یاخود بیزات موجەت کەمە هەموو شاسە دارەکەمان ئێستا کۆ بۆ تۆ لە موجە نەک بودجێ تەژغیلیشمان بۆ بەس موچە ئایا هیچ بەندێکی دەستوریمان هەیە ڕێنماییمان هەیە کە ئەو سەلاحەتی دابێ بە وەزارەتی مالیە بە ئەنجومەنی وەزیران بە پەرلەمان موچەی خەڵکی ببڕێکە بژێوی ژیانی لەسرە بێگومان ئێمە نیمانە دەکرێت شایستەکان کە موزیات بکرێن بەڵام ناکرێت موچە بنەڕەتیەکان ئیجتیهادیان تێدا بکرێت ئێمە لێرە گرفتەکە ئەوەیە ئێستا ئیجتیهاد کراوەتە سەر موچە ئەساسیەکەی خەڵکی هەرێمی کوردستان لەوانەیە ئێمە سەبارەت بە شایستە دارایەکان بە پێی ڕێنمای تازەکەن وەزارەتی دارایی عێراق زیاد و کەم بوون مثل لە سات حوتی خانەنشینی لێرە ئەبڕا کردیان بەدا ینی شایستە دارایەکان بە پێی ئەوی ڕێنمانە هەمووی گونجا بەڵام قسە لەسەرەوە نەکراوە ئەگەر بێت و شتێک خلافاتێکی سیاسی هەبوو موچە نێنێردرێ بۆیە ئەمە لە هیچ شوێنێکی دەستورە لە ڕێنمانکە جێگەی نابێتەوە لەگەڵ تەواوی ئەو هەموو خلافای جەوهریانی کە ئێمە هەمان لەگەڵ بەغدا زۆر باش هەوڵە سیاسیەکان ئەگەر چی چەند جاری شەمە دووبارە بووەتەوە و ئەم هەوڵانە دراوە بەڵام ئێستا بۆ ئەم کاتی ئێستا لە ڕووی یاسایی و پێویستمان بچی ئێمە ئێستا لە ڕووی یاساییەوە ئێمە ناتوانین هیچ بکەین تەنها ئەوە نەبێت کە ڕەفعی داوایەک بۆ محکمەی فیدرالی بکرێت تەرکیز بکرێتە سەر ئەوەی کە دابینکردنی ژیانێکی شایستە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە بریتە لە موچەکەی دەبێت بڕیارێکی
ئیجابی لەوبارە بدرێ دووهەمیش ئەوەیە کە ئەبێ ئیتیفاقێکی نوێ لەگەڵ حکوومەتی عێراقا بکرێ بە ئامادەبوونی تەرەفێکی نێودەوڵەتی چکە بەردەوام حکوومەتی عێراقی ئەو ڕێکەوتنانی کە لەگەڵی داکراوە بێگومان پێشێلی کردووە کەواتە هەر ڕێکەوتن نامەیەک ئەگەر لە مەودا بکرێ ئەگەر ئێمە خۆمان بچینە بەغا لەوانەیە هیچ اعتیباراتێکی ئەوتونە بێ ئیجتیهادی تێدا بکرێ بۆیە بوونی لایەنێکی نێودەوڵەتی لە ڕێکەوتنی تازەدا کارێکی ئیجابی و زۆر باشە کە ئەمەش بۆ خودی حکوومەتی عراقی قورسە لەوانەیە پێڕازی نەبن بەڵام ئەگەر نەبێت لەو بابەتە ئێمە ئەو ئایندەیە کە چاوەڕێ ئەەکەین بە هەمان شێوە دووبارە دەبێتەوە من مانگی 11 بە هەمان شێوە دراسەیەکم کرد ئەو خلافانێکی ئێمە هەمانە لەگەڵ بەغا قابلی چارەسەرکردنە من ڕێیەکم هەبوو کە هەندێک کەس پێشان دەوتم ڕەش بین بەڵام ئەمە وەک میراتێک لەگەڵ عێراق ماوەتەوە تۆقوعی چارەسەری مەکە چکە خودی ئەوەی کە لە عێراقا حکم دەکات بیان و بە هەندێک مەسائل دێنێتەوە بەڵام خودی ئەوەی کە لە عێراقا حکم دەکات باوەڕی بەوە نییە کە تۆ وەک هەرێمێکی فدرال لە عێراقا بژی و شایستەی دارایی هەبێ یعنی زۆرێک لەو مادانی کە من دراسم کردووە لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاسی بەڵگەنامێنە دەوڵەتەکان ماف بەوە دەدا کە منین پێم زائیدەن ئێمە توانین شتێکی تر بکەین بەڕاستی کە ئەمە ضرورە لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان سەر ئاستی نێودەوڵەتی ئێمە ئەتوانین لە کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤی نێودەوڵەتی ئەم جۆرە ئیشتیکایە بکەین زین ئەتوانین لە ئەنجومەنی ئابووری و کۆمەڵایەتی نەتوێگرتوەکان گازندەی خۆمان بگەێنینە ئەوێ وەنابێ لەو سوورەی کە ئێستا حکوومەتی عراقی تەسەڕوفی تێدا دەکات هەر تەرکیزمان لەسەر خۆمان بێ لە ناخۆچکە بەڕاستی مع الأسف ئێمە گەشتونەتە ئەو حەدەی کە لەسەر قەزەیەکی استراتیژی کە بژێوی خەڵکو و چارەنووسی بژێوی خەڵکە بەدەر لە سیاسەکە سێرەکەی لایەنە سیاسەکان لەسەر ئەو بابەتە کۆگنین کە ئەمە جێی نیگەرانیە بەڕاستی ئێمە گەشتونەتە حەدێک کە لەسەر بژێوی خەڵکیش یەکدەنگ نەبین بەیەکەوە هەڵ نەدەینە لەسەری دکتۆر سەردار قادر پسپۆڕی یاسایی و دەستوری زۆر سپاس بۆ بەڕێزی بۆ ڕوونکردنەوەکانە بێگومان پرسەکە زۆری هەڵەگرت بە تایبەتی لەلایەنی سیاسی و بەس من نەمیستمە و بابەتانە لەبەرەوەی جەناب پسپۆڕی یاسایی و دەستوریت بووە زیاتر لەسەر ئەم بابەتە قسەمان کرد سپاس بۆ جەنابتان ئامادە بوون لە ستۆدیۆ کوردستان 24